لەگەڵ ئاڕاستەکردنی موشەکەکانی ئەمریکادا بۆ بنکەی سەربازی شاعێرات لە سووریا، نرخی نەوت و زێڕ لە بازاڕەکانی جیهاندا بە شێوەیەکی بەرچاوڕوویان لە بەرز بوونەوە کرد. زێڕ بەرزترین ئاستی لە ماوەی 5 مانگی ڕابردوودا تۆمار کرد و نرخی ئۆنسەیەک بۆ 1266 دۆلار بەرز بووەوە. هاوکات نرخی بەرمیلێک نەوتی برێند بۆ 56 دۆلار بەرز بووەوە کە ئەوەش بەرزترین نرخە لە مانگی ڕابردوودا پێی گەیشت بێت. هەروەها نرخی بەرمیلێک نەوتی خاوی ئەمریکاش بۆ 52 دۆلار بەرز بووەوە. بە پێچەوانی نەوت و زێڕەوە بۆی هێرشە موشەکیەکەی ئەمریکاوە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دراوە جیهانەکانی دیکە بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە دابەزین کرد. لە کاتی سەرهەڵدانی هەر ئاڵۆزیەکی سەربازی یان سیاسیدا بەشێکی زۆر لە بازرگانەکان سەرمایەکانیان لە دراوە دەکەنە زێڕ کە بە کاڵایەکی گونجاو دادەندێ، بەوەش خوازدا سەری زیاد دەکات و نرخەکەی ڕوو لە بەرزبوونەوە دەکات. هاوکات هۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوتیش پەیوەستە بە دروستبوونی مەترسی لە وەستانی کێڵگەکانی بەرەمێنانی نەوت بە تایبەت لە کاتی ئاڵۆزبوونی دۆخی ئەمنی وڵاتانی بەرەمێنی نەوت و دەوروبەری. بەوەیەشەوە ئاسی خستن ڕووی ئەو کاڵایش کەم دەبێتەوە و نرخەکەی ڕوو لە بەرزبوونەوە دەکات. هەر جموجوڵێکی سەربازی ئەمریکا لە سەراسی نێودەوڵەتی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا هەیە، بە تایبەت کە ئەمریکا یەکێکە لە وڵاتانی کاڕژێکی زۆر بەکاردەهێنێت. ئاوکات نرخی نەوت پەیوەستە بە چەنۆکارێکەوە کە دیاترینیان بریتین لە ئەوکاری سیاسی و ئاسایشی وڵاتانی بەرەمێنی نەوت و ئاسی بەرەمێنانی نەوتی بەردین لەلایەن ئەمریکاوە. لێسادا بەشێک لە شارەزانی باری وزە دەڵێن ئەگەر هێرشەکانی ئەمریکا بۆ سەر حکوومەتی سووریا بەردەوام بێت، ئەوە پێدەچێت نرخی بەرمیلێک نەوت بۆ نزیکەی 60 دۆلار بەرز ببێتەوە و نرخی ئۆنسیەک زێڕیش بگاتە 1300 دۆلار. ئەوەش لە کاتێکدایە دوای ڕێکەوتنەکەی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپێک بۆ کەمکردنەوەی ئاستی بەرەمێنانی نەوت، نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا 4 مانگ لەسەرێک لە ئاستێکی بەرزدا مایەوە، بەڵام لە کۆتایی مانگی ڕابردوودا کاتێک ئەندامی ڕێکخراوەکە وتیان ئامادەنی ڕێکەوتنەکە درێژ بکەنەوە، نرخەکەی بە ڕێژێکی بەرچاو ڕووی لە دابەزین کرد و گەیشتە 50 دۆلار بۆ هەر بەرمیلێک. بەرهەم ساڵح، NRT.